بەسڵاوێکی دووبارە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵات مەتەلاتان بۆ پێشکەشنی بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی ئەم جارەدا بابەت یەکەممان بابەتێکی دووبارەیە کە لە بەرنامەی پێشوودا بۆ ئێوەی بەڕێزم خوێندێتەوە، بەڵام ئەم بابەتە بە گرنگی بە هۆی بارودۆخی ئێستا کە ڕاپەڕینێکی سەرتاسەری ناوچەکانی ئێران و شارە گەورەکانی ئێرانی گرتوتەوە. ئەم بابەتەم بە گرنگدانی کە جارێکی تر پێشکەش بە ئێوەی بەڕێزی بکەینەوە. بۆیە هەر بەم جۆرە بۆ بابەتەش لە بابەتی یەکەمانە دەست پێ دەکەین. دۆخی ئابووری و خۆپیشاندانەکانی ئێستای ئێران. ئەم بابەتە لەلایەن هیوا ساعدیەوە ئامادەکراوە. توێژینەوەیەک سەبارەت بە هۆکارەکان، ڕەهەندەکان و ئەنجامە سیاسیەکان. ئێران لەو ساڵانەی دواییدا تووشی قەیرانێکی فرە ڕەهەند بووە کە بە شێوەیەکی ڕیشەیی بوارەکانی ئابووری کۆمەڵایەتی و سیاسی پێکەوە گرێداوە. ناتوانین ئەم قەیرانانە تەنیا وەک ئەنجامی سزا نێودەوڵەتیەکان شی بکەینەوە، بەڵکو پێویستە لەناو بنیادی دەسەڵات، شێوازی بەڕێوەبردن و بنیادی نێوان حکوومەت و کۆمەڵگادا لێی بکۆڵینەوە. خۆپیشاندانە یەک لە دوای یەکەکان نیشانەی قوڵبوونەوەی ئەم قەیرانە و شکانی متمانەی نێوان خەڵک و دەسەڵاتن. بنیادی ئابووری و قەیرانی کارایی ئابووری ئێران لە بنەڕەتەوە لەسەر سەرچاوەی نەوت و گاز بنیادراوە، بەڵام ئەم سەرچاوەیە نەبووتە هۆی دروستبوونی ئابووریەکی جۆرا و جۆر و جێگیر. سیستەمی ئابووری بە شێوەیەکی چڕوپڕ لەژێر دەسەڵاتی دامەزراوە سەربازی و نیوە حکوومیەکاندا بە تایبەتی سوپای پاسداران ئەم دۆخە بڵین بۆتە هۆی لاوازبوونی ڕکابەری ئابووری. دوورکەوتنەوەی وەبەرهێنانە ناوخۆی و دەرەکیەکان، گەندەڵی دامەزراوەی و نەبوونی شەفافیت لە ئەنجامدا، بەرزبوونەوەی نرخ، دواکەوتنی موچە، کەمبوونەوەی هێزی کڕین و بێکاری گەنجان بوونەتە تایبەتمەندیەکی سەرەکی ژیانی ڕۆژانە. سزا نێودەوڵەتیەکانیش و سنورداریەکان. سزا نێودەوڵەتیەکان بە تایبەتی لە بواری بانکداری و فرۆشتنی نەوتدا کاریگەریەکی بەرچاویان لەسەر ئابووری ئێران هەبووە، بەڵام توێژینەوەکان نیشانی دەدەن کە ئەم سزایانە قورسیەکان زیاتر خصوص سەر شانی خەڵکی ئاسایی، نەک دەستگا و دامەزراوە سەرەکیەکانی دەسەڵات. حکوومەتیش نەیتوانیوە یان نەیویستووە چارەسەرێکی شیاو بۆ کەمکردنەوەی کاریگەریەکان بدۆزێتەوە، چونکە چاکسازی ڕیشەیی پێویستی بە گۆڕانی بنیادی دەسەڵات هەیە. خۆپیشاندانەکان و گۆڕانی شێوازی ناڕزایەتی خۆپیشاندانەکانی ئێستای ئێران جیاوازن لە شەپۆلەکانی ساڵانی پێشوو. ئەم خۆپیشاندانانە نەک هەر لە شارە گەورەکان بەڵکو لە ناوچە دوورەکان و شارۆچکەکانیشدا ڕوودەدەن. چینە کۆمەڵایەتی جیاوازەکان وەکو کرێکاران، مامۆستایان، خوێندکاران ژنان بەردەوام تێیدا بەشدارن. داواکاریەکانیش لە سنووری ئابووری تێپەڕیون و سەریان کێشاوە بۆ گۆڕانی سیاسی سەرتاسەری. ئەم گۆڕانە نیشانەی ئەوەیە کە ناڕزایەتی بووە بە دۆخێکی بنیادی و خۆ دووبارەکەرەوە، نەک پەرچەکردارێکی کاتی. قەیرانی متمانە و دەسەڵات لە گۆشەنیگای توێژینەوەی سیاسیەوە دەتوانێت دۆخی ئێستای ئێران وەکو قەیرانی متمانە بخوێنینەوە بڵێن، وەک باوەڕیان بە توانای حکوومەت بۆ چارەسەری کێشەکان بڵێن نەماوە. ئەم دۆخە بەردەوامبوونی خۆپیشاندانەکانمان بۆ ڕوون دەکاتەوە، چونکە سەرکوت ناتوانێت هۆکارە سەرەکیەکان لەبیر بباتەوە. پاشە ڕۆژ ئەگەر گۆڕانی ڕیشەی لە بواری سیاسی و ئابووریدا نەکرێت، وەک کەمکردنەوەی دەسەڵاتی دامەزراوە سەربازیەکان، شەفافیەتی زیاتر و دروستکردنی پەیوەندی نوێت بڵین لەگەڵ کۆمەلگا، ئەوە قەیرانەکان بەردەوام دەبن و ناڕزایەتیەکانیش قوڵتر دەبنەوە. بە پێچەوانەوە ئەگەر چاکسازیەکان تەنها لە ئاسی تاکتیکیدا بمێنەوە نەک استراتیژی، ئەوە هیوایەکی ڕاستەقینە بەستەقامگیری دروست نابێت. ئەنجام دۆخی ئێستای ئێران نیشانەی شکانی مۆدێلێکی حکومڕانیە کە ئابووری و سیاسەتی بەیەکەوە گرێداوە، بەڵام لە پێناو خەڵکدا نەبووە. خۆپیشاندانەکان تەنها دەنگی هەژار و برسێتی نییە، بەڵکو دەنگی داواکاریی گۆڕانی ڕیشەین. ئەم ڕاستیە ژوا دەکات داهاتووی ئێران لە هەموو کاتێک زیاتر بەسرابێت بە پەیوەندی کۆمەلگا و دەسەڵاتەوە. باشتی بێیان شەڕ نەوتی تۆ پشکی ئەمریکای تێدا. ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن عوسمان گوڵپیەوە ئامادەکرا. نەوت و کەنزەکانی جیهان دەبێت لە خزمەتی ئەمریکادا بێت، ئەگەرنا هێزی دەلتا لەسەر باڵەخانەکەتان دەنیشێتەوە. هێرشکردنە سەر عێراق بە پاساوی بوونی چەکی قەدەغەکراو، کەچی دوای ڕووخانی هیچیان نەدۆزیەوە و عێراق
هەر هێندە چەکی قەدەغەکراوی هەبوو کە بەسەر کووردا باراندی و خۆشیان پێیان فرۆشتە بوو. داگیرکردنی عێراق نە دیکتاتۆریەت بوو نە چەکی قەدەغەکراوە بەڵکو چاوی ئەمریکا بوو لەسەر نەوتی عێراق هەر بۆیە لە ڕۆژی داگیرکردنەوە تاوەکو ئێستا ئەمریکا بەڕێکەوتن پشکی لە نەوتی عێراقدا هەیە. پاشان لەو قەرەبۆی کە بە فشاری ئەمریکا عێراق ناچار کرا بیدا بکوێت لە بەرامبەر داگیرکردنی بەشێکی بۆ ئەمریکا دەچێت لە بەرامبەر ئەوەی ئەمریکا کاتی خۆی عێراقی لە کورد ئازاد کردو و دەرکردەوە. تازایی ئەمریکا هێزی ناردە سەر فەنزوێلا و هێزی دەلتا لە سەربانی ماڵی ستەرۆگ نیشتەوە و دەستگیری کرد. پاساوەکە کۆتایی هێنانە بە مادەی هۆشبەر و قاچاقچێتی بەڵام لە ڕاستیدا فەنزوێلا دەوڵەمەندە بە نەوت و کانزاکان. ترامپیش هەر بۆ ئەو دوانە چووە هیچ پاساوێکی تر نییە چاوبڕینە لە نەوت و کانزاکانی فەنزوێلا. شەڕی ئێرانیش هەمان شەڕە نە شێوازێکی حکومڕانی ئێرانە و نە بەدەستهێنانی کڵاوی ئەتۆمیە بەڵکو تەنها نەوت و گازە کە ئێران هەموو لایەک دەزانن کە لە وڵاتە دەوڵەمەندانەیە کە تێیدا ڕێژێکی بەرچاو هەیە. ئەمریکا تا ئێستا دەیەوێت بەڕێگەی فشار وای لێ بکات تەسلیم ببێ نەوت و غازەکەی بکاتە بەشێک لە بەهێزکردنی ئابووری ئەمریکا و کۆمپانیاکانی. ئەمریکا وەک خاوەنی جیهان مامەڵە دەکات دوو ڕێگا هەیە بۆ ئەوەی هەموو وڵاتان بخاتە خزمەتکاری خۆی ڕێگای دۆستایەتی و ڕێگای شەڕ. وڵاتانەی ئەمریکا لە ڕێگەی دۆستایەتی و سەرانەی نەوت و غازیان لێوەردەگرێت وەکو سعودیا و قەتەر و چەند وڵاتێکی تر ئەمریکایان کردوتە شەریکی نەوت و سامانەکانیان و ئەو وڵاتانەی بە ڕێگای یەکەم رازی نابن کە نەوت و کانزاکان بخەنە خزمەتی ئەمریکا ئەبێ خۆیان ئامادە بکەن بۆ ڕێگای دووە. تەنها جیاوازیەکە ئەوەیە کە ئەمریکا بە ناوی سیستەمی حکومڕانی و چەکی کۆکوژ و قاچاقچێتی دێت و ئەنجامەکەش نەوت و غازە و کانزاکانە بۆ بەهێزکردنی وڵاتەکەی خۆی و ئیدامەدان بە ئابووریەکەی. کەوتنی مادۆرۆ و وانەکانی بۆ ڕاپەڕینی بەفرانبار لە کاتێکدا کە 9 ڕۆژ بۆ 10 ڕۆژیش دەچێت. شەقامەکانی تاران، قشم، کەرەج، مەلەکشا و ئیسفەهان و هەمەدان دەیان شار و گوندی دیکە لە ژێر پێی جەماوەری برسی و ڕاپەڕی و دەلەرزن و دروشمی بترسن ئێمە هەمومان پێکەوەین. پایەکانی سیستەمی سەرمایەداری ئاینی لە تاران هەژاندووە. دوێنێش جیهان بە هەواڵی ئۆپراسیۆنێکی سەرباسی کتوپڕی ئەمریکا بۆ سەر فەنزوێلا و دەستگیرکردنی نیکۆلاس مادۆرۆ بەخەبەر هات. هێزەکانی ئەمریکا لە کاتژمێر دووسی خولەکی بەرەبەیان بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا لە ئۆپراسیۆنێکی ئاڵۆزدا کە تێیدا پتر لە 150 فڕۆکە لە 20 بنکەی جیاوازە بەشاریان کرد کە ماروی شوێنی نیشتەجێبوونی مادۆریان لە کارەکاسدا و دوای شەڕێکی چەند کاتژمێری سەرۆکی وڵاتە و هاوسەرەکان ڕفاند و بەرەو نیویۆرک گواستیانەوە. دۆناڵد ترامپ بەو پەڕی لووتبەرزیەوە و بە بێمنەتیەوە ڕایگەیاند کە وەک بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی تەماشای تێکشکانی قەڵاپۆڵینەکانی مادۆرەوەی کردووە. بەڵام مەترسیدارترین بەشی قسەکانی ترامپ ئەوە بوو کە ڕایگەیاند لەمە دووە ئەمریکا خۆی فەنزوێلا بەڕێوە دەبات و بەم زوانە سەرۆکێکی نوێ بۆ ئەو وڵاتە دیاری دەکەن. ئەم لێدوانانە پەردەی لەسەر ڕووی ڕاستەقینەی ئەم ئۆپراسیۆنە لادا کە مەبەزلەی نەک ئازادی جەماوەر بەڵکو گەڕانەوەی ڕاستەوە خۆی کۆلۆنیالیزم و دیاریکردنی مۆری دەستەمۆیە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی واشنگتۆن. وەزیری جەنگی ئەمریکاش دوو پاتی کردەوە کە وڵاتەکەی ویستی خۆی لەسەر شوێنێکی دنیا دەسەپێنێت و کە بیەوێت بڵێن. ئەم نمایشە سەربازیە تەنها گرتنی سەرۆکێکی تۆمەدۆرەت بە قاچاقی مادەی هۆشبەر نییە. بەڵکو ئاماژەیەکی مەترسیدارە بۆ سەرهەڵدانەوەی دۆکتەرینی مۆنرۆ و کۆنتڕۆڵکردنی سەرچاوەنەوتیەکانی فەنزوێلا وەک گەورەترین ئەمباری وزەی جیهان کە ئەمریکا دەیەوێت لە چنگی ڕکابەرە ئیمپریالیستیەکانی وەکو چین و رووسیا دەری بهێنێت. ئەم ڕووداوە لە کاتێکدایە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێستا پتر لە هەر کاتێک لە چارەنووسی خۆی دەترسێت چونکە شارزایانی سیاسی ئاماژە بۆ دەکەن کە دیدی نوێی واشنگتۆن سڕینەوەی هەر سەرچاوەیەکی نیگارانیە جا چ دەستێوەردانی سەرباسی ڕاستەوخۆ بێت وەک ئەوەی لە فەنزوێلا بینیمان یان لە ڕێگەی جوڵانەوەی شەقام و گوشاری ئابووری و هاوپەیمانە ناوچەیەکانی وەکو ئیسرائیل بێت کە خۆی بۆ هێرشێکی تر بۆ سەر تاران ئامادە دەکات. ئەمە جگەلەوەی تەواوی خەڵکی ئێران دژی سیاستەکانی ڕژێمی جمهوری ئیسلامین و داوای لەسەر کارلاچوون و گۆڕینی سەرتاپایی دەسەڵات دەکەن. پەیامەکانی ئەمریکا بۆ ناوچەکە و وا بۆ عێراقیش ڕوون و باز لە دامەڵینی چەک و نەهێشتنی میلیشیاکان دەکەن کە هەمان ئەو پەیامانن کە پێش دەستێوەردان لە فەنزوێلا بڵاوی دەکەنەوە.
لە کاتێکدا کە بلۆکی ڕۆژاوا بە سەرۆکایەتی ناتانیاهۆ پیرۆزبایی لەم کارەی ترامپ دەکەن بلۆکی رووسیا و چین و کوبا و کۆریای باکوور ئەم کارە بە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان و تیرۆریزمی دەوڵەتی ناو دەبن کە تازەی چەندانە وڵاتێکی ئەمریکی باشووری ئەمریکا بڵێن ئەو ناڕزایەتیان دەربڕی بەڵام بۆ ئەوەی بڵێن ئێمە وەکو چەساوە و کرێکارانی ئێران کە ئەمڕۆ بەهۆی داڕمانی بەهایتمەن و گرانی دۆلارەوە سفرەکانمان خاڵی کراوە ئەم ململانەیە دەستەڵاتداران یان ئەم ملانەیە ئەم دەوڵەت ئیمپریالیستیانە تەنها جەنگێک لەسەر هەژمون و سامان دەبێت بیبینین. ئێمە ئازادیخواز هەرگیز نابێت نمونەیەکی وەکو گرتنی مادۆرۆ لەلایەن ئەمریکا بێتە دڵخۆشیمان بەوەی بێتە هۆی ئەوەی متمانە بە ڕزگاری ئیمپریالیستی بکەین چونکە ئامانجی ڕاستەقینەی ئەمریکا و دەوڵەتە زلهێز ئیمپریالیستیەکان تەنها گۆڕینی مۆرەکانە بۆ دەست بە سەرداگرتنی نەوت و ئابووری نەک ئازادی گەلان. ئەوەی ئەمڕۆ لە تاران و ئیسفەهان ئەهواز و کرماشان و شارەکانی تری ئێران ڕوودەدات سەرهەڵدانی کۆمەڵانی بێبەش و مافخوازە لە دژی نظامێکی دیکتاتۆری ئاینی کە نان و ئازادی ئەوانی بەبارم تەگرتووە و ڕێگە نادەن بەرهەمی خەباتەکەیان لە مامەڵێکی سیاسی نێوان جمهوری ئیسلامی ئەمریکا بفرۆشتێت. مێژوو فێری کردوین کە ئازادی بە فڕۆکەی جەنگی ئەمریکا نایەت بەڵکو بەهێزی ڕێکخراوەی کرێکاران و زەحمەت کێشان بەدەستێت هەر بۆیە ڕژێمی جمهوری ئیسلامی دەزانێت کاتێک جەماوەت بڕیاری ڕاپەڕین دەدات نەک حەشارگەی پۆڵاین و نە هاوپەیمانیە نێودەوڵەتەکانیشی ناتوانن فریای بکەون. و بۆیە بەو هیوایی کە ساڵی 2026 زاینی ساڵی یەکلاکردنەوەی ملمەلانەی نێوان چەوساوەکان و چەوسێنەران بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمەش کۆتایی بابەتەکانی ئەمجاری بەرنامەی لێکدان و هەڵوێست بوو کە بۆ ئێوەمان ئامادەکردبوو بە هیوای سەرکەوتن بۆ ڕاپەڕینی بەفرامباری ئەم ساڵیش.